گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی ڕێکەوتن و ڕاگەاندنی ئاگربەست لە نێوان حەماس و ئیسرائیل. بەڕێز ئیسماعیل مسلمانی شارەزای سیاسی لە قوتسەوە لەگەڵما. بەڕێز ئیسماعیل زۆر بەخێربێ بە کوردستان 24. چۆن ئەمجارە حەماس بە مەرجەکان و یان بە ئاگربەست ڕازی بووە، بە تایبەت بابەتی دیلەکان بۆ حەماس زۆر گرنگە؟ مساء الخير. ئێوارە باش، ئێوارەی بینەرانی کوردستان 24 باش. هەڵباتە دوای ئەوەی کە دانوستانەکان وەستان بۆ ماوەی زیاتر لە هەفتەیەک دواتریش شاندی مەسری گەڕایەوە تەل ئەبیب دووبارە دەست بە دانوستان کراوە، بە تایبەتیش نەتانیاهۆ کە بڕیاریدا شاری ڕەفاح بڕیاری لەبارەی شاری ڕەفاحدا ئەمەش نەتەوە ئەمریکای هێنایە دەنگ لە سەرئاستی جیهان و لە سەرئاستی ناوچەکە و هەروەها گردبوونەوەی قوتابیان لە ئەمریکا و لە وڵاتانی دیکە ئەمە بوو بە بابەتێکی دیکەی گەورەت بە تایبەت لە یەمەنیش کە قۆناغی چوارەمی هێرشەکانی حوسیەکان دەست پێکرد بۆ سەر دەریای سوور. هەروەها حەزبوڵڵا هەمومان بینی لە هەموو شوێنێک بەرەی شەڕ بووەوە. ئەمەش هەمووی ئاماژە بوون بۆەوەی کە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر کەتی غەزە بوەستێنێت. شاندی مەسری داوای لە کۆبوونەوەکەدا داوا کردبوو کە ئەوان هەندێک بڕیار و هەندێک بیرۆکەیان هابوون و هەلبەتەش توانیان کە دانوستان لەگەڵ ئیسرائیل بکەن لە تەل ئەبیب دواتر کە گەڕانەوە بۆ قاهیرە و لەگەڵ بزنەوەی حەماس کوبوونەوە هەندێک هەموارکردنەوەی بەسیط تێیدا کران و دوێنێ شەو بڕیارەکەی دەرچوو هەموو لای. بەڵام لە دوای ئەوە ئیسرائیل بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشەی کردووە لە ڕێکەوتنەکە. بۆچی؟ بەڵێ دوای ئەوەی کە ئیسرائیل تووشی شۆک بوو بەو فەرمانە بەو بڕیارە، ئێستا ئیسرائیل بەنیامێ نەتانیاهۆ پەیوەندی تەلەفۆنیەکانی چڕ کردوتەوە بۆ ئەو ئاگربەستە و ناوەڕۆکەکەشی دیارە کە جەخت لە ماوەیەکی درێژمەودا دەکاتەوە بۆ وەستاندنی شەڕ. سەرۆکی هەواڵگێری ناوەندی لەگەڵ ئەمریکا لەسەر هێڵ بوو. هەمووشیان ئەوەیان دەزانی کە باڵێ حەماس ڕازی دەبیت بەو ئاگربەستە. ئەمەش دواتریش نەتانیاهۆ دادەنێت کە کۆتایی جەنگ نزیک بۆتەوە و کۆتایی حکوومەتەکەشی نزیک بۆتەوە و بۆیە ئەو بڕیاریدا کە هێرش بکاتە سەر ڕەفاح. ئایا زۆرترین فشارەکانی نێوخۆی ئیسرائیل لەسەر ئەوە نییە کە دیلەکان ئازاد بکرێن؟ بەڵێ شەوی ڕابردوو بزنەوەیەکی زۆر هەبوو لەلایەن ئیسرائیلیەکانەوە. ئەوان گوتیان ئەگەر دیلەکانمان ئازاد نەکرێن ئێمە وڵات دەسووتێنین. دواتریش نەتانیاهۆ دەیەوێت بەرەیەکی زۆر فراوان لە ناوخۆی ئیسرائیل بکاتەوە و هەتا ئێستاش کۆبوونەوەکان هەر بەردەوامن و بە هەر حاڵ ئەمڕۆ شاندێکی ڕەوانەی قاهیرە کردووە بۆ ئەو مەبەستە و تا ئێستاش نەتانیاهۆ سوورە لەسەر ئەوەی کە هێرشەکەی سەر ڕەفاح ئەنجام بدات و نەتانیاهۆ چووە لە ڕێگەی مەعبەری ڕەفەحەوە کە دەواازەیەکی فەڵەستینیە ڕوون و ئاشکرا کە نەتانیاهۆ دەیەوێت هەموو ئامانجەکانی بپێکێت لە ناوبردنی کەتیبەکانی حەماس و دەیەوێت تەحەدای هەموو جیهان بکات. باشە، ئیسرائیل سوورە لەسەر ئەوەی کە ئۆپەراسیۆنی سەر ڕەفاح ئەنجام بدا، بەڵام خۆشتان دەزانن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا ینی دەیانەوێت ئاگربەست ڕابگەێنرێ. ئەگەر ئیسرائیل بەمە ڕازی نەبێت مۆقیفی وڵاتانی نێودەوڵەتی چییە بێ بەرامبەر بە ئیسرائیل؟
ئامە پرسیارێکی زۆر گرنگە وەڵامی منش ئەوەیە کە ئێستا لە ئەمریکا داواکراوە کە بڕیارێک دەربکات و دەتوانێت ئەو بڕیارش دەربکات و ببێتە بەشێک لە نێوەندگیری لە دەوحا و نێوەندگیریەکەی دەوحا و مەسر و دەتوانێت ئەو جەنگە بوەستێنێت و ئیسرائیل پابند بکات بەو ڕێککەوتنە ئیسرائیل پابند بکات و ئەوان لە چه بەزارێکی یاخۆت بە نووسرا و بەڵێنیان داوە کە هەموو هەوڵێکیان دەدەن بۆ وەستاندنی ئەم جەنگە خوێناویە و ئامە داواکاریەکی نێودەوڵەتیە نەک تەنها ئەمریکی کەواتە نەتەنیاهو و حکوومەتی ئیسرائیل دەکەونە بەر پابەندیەکی یەکجار گەورە بەڵام ئەوان حکوومەتی ئیسرائیل و نەتەنیاهو ئەوان دەیانەوێت بە سووربوونیان لەسەر هێرشکردنە سەر ڕەفح حکوومەتی خۆیان بۆ جارێکی دیکە یعنی ئێستا ئێوە پێتان وایە کە ئیسرائیل دەیەوێت ئۆپراسیۆنی سەر ڕەفح ئەنجام بدات یان ئەنجامی دەدات؟ بەڵێ پرۆسەکە دەستی پێکردووە بەڵام تا ئەم ساتە ئۆپەراسیۆنێکی سنووردارە واتە ئەو دەیەوێت داوا لە حکوومەت لە حەماس بکات کە سازشی زیاتر بکات و بۆ هەموو جیهان نیشان بدات لەسەروی هەمووشیانەوە ئەمریکا و کۆمکاری عارابی دەیەوێت پەیامێک پێ بدات ئەگەر بیاوێت ئۆپەراسیۆنێکی فراوانتر بدات بکات لە غەزە بۆ سەر ڕەفح ئەوە دەیەوێت پاڵپشتی بەدەست بێنێت بەڵام دەبینین کە کۆمەڵکوژیەکان بووەتە شتێکی ڕاستەقینە استراتیژیەتێکی ئیسرائیل بۆ خەڵکی غەزە و دەیەوێت تەحەدای تەنانەت ئەساسی بەڕێز ئیسماعیل مسلمانی شارەزای سیاسی حەماس لە قودسەوە لەگەڵم بووی.